لا درێژەی پاڵپشتیەکانی چین و توێژە جیاجەکانی کۆمەڵگا لە پارێزگای هەولێر بۆ کاندیدی ژمارە 32 بازنەی 4 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشێک لە وەرشوانانیش پاڵپشتی خۆیان بۆ مامۆستا عەبدوستار مەجید دووپات دەکەنەوە بە جۆرێ قوتابخانەی تایکواندۆی پاڵەوانان با نیشاندانی چەند نمایشێکی یاری تایکواندۆ پشتگیری خۆیان بۆ کەسایەتی سیاسی وەرشی عەبدوستار مەجید دووپات کردەوە. ئێمە قوتابخانەی تایکواندۆی پاڵەوانان هەستان با نمایشێکمان ئەنجامدا بۆ بەڕێز مامۆستا عەبدوستار بۆ خۆشی جەنابی لێرە ئامادە بوو بە نمایشی جوامە لە بۆ ئەنجامدا ئینشاءڵڵا هیوا سەرکەوتنی بۆ دەخوازین لە مامۆستا عەبدوستار لە ڕێگەی خۆی و هەپاڵ پشتێکی چاچی کردین ئەلحەمدولیلا دەستخۆشی لێ دەکەین هیوا سەرکەوتن دەخوازن ئینشاءڵڵا. مامۆستا عەبدوستار مەجید دوێ ڕای سوپاسکردنی یاریزانان و ڕاهێنەری قوتابخانەی تایکواندۆی پاڵەوانان جەختیشی لا گرنگیدان بە یاریەکە و نیشاندانی هونەرەکانی یاریە پڕ سەرکێشیەکە کردەوە. لە کۆتایی قسەکانیشیدا کاندیدەکەی کۆمەڵی دادگەری وتی ئاینی ئیسلام لەگەڵ خود بەهێزکردنە بۆ ڕێگریکردن لە ستەم و دش بەستە میشەلەکاتی بەهێزیدا. چی بەخیراتی مامۆستای دەکەین تەمان لە ئەو هۆڵی تایکواندۆی پاڵەوانەکان دەستخۆشی لە یاریزانەکان دەکەن شتێکی جوان و نمایشێکی جوانیان پێشکەش کرد هیوادارین سەرکەوتوو بوون هەموو فیەکانیشان تیا بوو مەسەن لەو نمونە لە 10 ساڵی هەتاوەکو نزیکەی 35 ساڵی تیا بوو کەواتە ئەوە ڕێسکەی وەرزشە لە کوردستان بە هەموو تەمەنەکاندا ئەو وەرزشەیە دەکرێتن بەنسبەت مامۆستای تاکە کاندیدا وەکو وەرزشوانە مەسەن خۆی کاندید کردێ لە بۆ پەرلەمانی عێراق دائیمەن داکۆچی لە وەرزش کردووە دائیمەن داعمی وەرزشی کردووە ئەمە وەکو خۆمان یانی وەرشی جیهان ئینشاءڵڵا سەوت و دەنگدانمان بۆ ئەو بەڕێزەیە لەبەرەوەی بەس ئەو لە بواری وەرزش کار دەکاتن ینی هەرچەندە مەسەلە لە بۆ کاندیدەکە لە بۆ کۆمەڵی دادگەری بەڵام ئەمە وەکو وەرشوان تەمەشا و شەخصان دەکەن تاکە شخصەکە احتیمام بە وەرزش دەداتن ئیدعای وەرزش دەکاتن ئێستاش بەردەوامە لە وەرزشکردن نزیکەی تەمەنەکی هەیە بەڵام هەر بەردەوامە لە وەرزشکەواتە خۆی لە خۆیدا بەردەوامبوون لە وەرزش و کاندیدی گەر وەرزشی بێتن پاڵپشتی یانەی وەرشی جیهانی بۆ وەرزش بێتن ئینشاءڵڵا موفەق و سەرکەوتوو دەبیت. قوتابخانەی تایکواندۆی پاڵەوانان لە ژێر ڕاهێنەرەتی عەلی سەرکەوت ماوەی زیاتر لە 6 ساڵە بەبێ دابڕان پاڵەوان پێشکەش بە کوردستان و عێراق دەکات بە جۆرێک لە ماوەی ڕابردوودا جێدەستی دیار بووە لا چنینەوەی دەستکەوت و نازناوەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵات بۆ ئەم مەبەستەش مامۆستا عەبدوستار مەجید خەڵات و دیاری بەسەر یاریزان و قوتابخانەکەدا دابەش کرد. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.